بەیانیەک بە بۆنەی چلەمین ساڵ ڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران. ئەمڕۆ شەممە 11 خەرمانانی 1402 هەتاوی حیزبی کۆمۆنیستی ئێران پێدەنێتە چلمین ساڵی دامەزراندنی خۆیەوە. لەم ڕۆژەدا یاد و بیرەوەری ئەو خەباتکارانەی کە لە ناو ڕیزەکانی ئەم حیزبەدا لە زیندان و لەژێر دڕندانەترین ئەشکەنجەکاندا ئێعدام ویان تیرباران کران یان لە سەنگەرەکانی خۆراگری شۆڕشتێرانە لە کوردستان و لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی ئازیزیان لە پێناو ڕزگاری ئینسانی چەوساوە و ستەم لێکراودا فیدا کرد ڕێز لێ دەگرین و درود و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆراگر و سەربەرزەکانیان. هەروەها لەم ڕۆژەدا ڕێز لە خەبات و خۆراگری کرێکاران و کۆمونیستە بەندکراوەکان و هەموو بەندکراوانی سیاسی دەگرین کە بۆ دیفاع لە باوەڕ و بەرنامە و ئامانجەکانیان بەرەنگاری ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی بوونەتەوە و لە نامرۆڤانەترین بارودۆخدا لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بەسەر دەبن بە هیوای ئەوەی کە خڕۆشی خەبات و ناڕزاتی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش و ستەم لێکراو ڕژیمی کۆماری ئیسلامی لە تەختی دەسەڵات بێنێتە خوار و هەموو بەندکراوانی ئازادی خواز سەرکەوتوانە و بە بزەی خۆشی لەسەر لێو بگەڕێنەوە ناو باوەشی ئازیزانیان. چلەمین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران لە کاتێکدایە کە سیستمی سەرمایەداری ئیمپەریالیستی لە قەیرانێکی پێک هاتەیدا گرفتار بووە و لە ئێرانیش بزوتنەوەیەکی شۆڕشتێرانەی سیاسی و کۆمەڵایەتی لە ئارادایە کە فاکتەری یەکگرتووبوونەوەکەی دروشمی ژن ژیان ئازادی و ڕەمزی ئەو بزوتنەوەیە ژینایە. حیزبی کۆمۆنیستی ئێران هەموو توانایی خۆی بۆ بەهێزکردن و پێشخستنی ئەم شۆڕشە و بەدیهێنانی ئەم دروشمە بەکاردێنێت. حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ دامەزراندنی حکوومەتی شۆڕایی و بەدیهێنانی ئازادی و سۆسیالیزم لە ڕێگەی ڕێخستنی خەباتی شۆڕشتێرانەی کرێکاران و زەحمەتکێشانەوە تێدەکۆشێت. سۆسیالیزم ئامرازەکانی بەرهەمهێنان و سەروەت و سامانی گشتی لە خزمەت بەرژەوەندی گشتی کۆمەلگادا دەخاتە گەڕ. بە دەرهێنانی دەسەڵات لە دەستچینی سەرمایەدار پێگەی ئیمتیازاتی ئابووری و کۆمەڵایەتیان وەک چینی دەسەڵاتدار لێدەستێنێتەوە و دەیان کاتە هاوڵاتیەکی ئاسایی کۆمەلگا. سۆسیالیزم بەرهەمهێنان نەک بە مەبەستی قازانج بەڵکو بۆ دابینکردنی پێداویستیەکانی کۆمەلگا لەبەرچاو دەگرێت. سۆسیالیزم لە بری دیکتاتۆری سەرمایە بەسەر ئابووری کۆمەلگادا و مێتۆدە بڕۆکراتیکەکانی پلانی ئەقلانی دموکراتیک و لەسەر بنەمای بەشداریکردن و بڕیاردانی هوشیارانە و ئازادانەی جەماوەر بە شێوەیەکی گشتی دەکاتە بنەمای کارەکانی. سۆسیالیزم لە بری ئەو سیستمەی کە لەسەر چەوسانەوەی زۆرینەی کۆمەلگا لەلایەن کەمینەیەکەوە کە ئامرازەکانی بەرهەمهێنانی لە دەستی خۆیاندا قوڕخ کردووە داوای کاری گشتگیر و بەشداریکردنی گشتگیر و بەهرەمەندبوونی گشتگیر دەکات. چەوسانەوەی مرۆڤ لەلایەن مرۆڤەوە کۆتایی دێت. ئامانجی سەرەکی سۆسیالیزم بریتیە لە دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هەموو دانیشتوان و پاڵپشتی و چاودێری منداڵان و بەساڵاتچوان و نەخۆشەکان بەو پەڕی ڕێز و ئیحترامەوە. سۆسیالیزم گەشە و پێشکەوتنی تەکنۆلۆژیا دەخاتە خزمەت بەختەوەری و دابینکردنی پێداویستیە مادی و معنەویەکانی مرۆڤ و یەکێکی تریش لە بەرنامەکانی بریتی دەبێت لە کەمکردنەوەی سەعاتی کار. سۆسیالیزم دیواری بەرزی دابەشکاری لەسەر بنەمای کۆیلەتی چینایەتی ئێستا دەشکێنێت و بۆ یەکەم جار ئیمکانی واقعی بۆ پەروەردەی دڵخواز و کاری دڵخواز بۆ زۆربەی هەرە زۆری خەڵک پێک دەهێنێت. کۆمەلگایەکی کە تێیدا چیتر خەمی دابینکردنی بژێوی ڕۆژانە و ئاڵنگاریەکانی نابێتە مۆتەکەی ژیانی مرۆڤەکان. لە هەر کەس بە پێی توانایەکانی و بۆ هەر کەس بە پێی پێویستیەکانی حاکم دەبێت. سۆسیالیزم ئەو کۆمەلگا خاوەنچین و ئیمتیازاتە چینایەتیەی کە لەسەر بنەمای لەخۆ بێگانەبوون و لاوازی و تاکگەرایی مرۆڤەکان دامەزراوە و هەروەها ئەو ئایدۆلۆژیا و خۆرافاتانەی کە پاساوی دۆخەکەی پێک دەکەن دەخاتە مۆزەخانەی مێژووەوە و لە جێی ئەودا کۆمەلگایەکی ئازاد کە تێیدا گەشەی ئازادی هەر تاکێک مەرجی گەشەکردنی ئازادی گشتی بێت
دادەمەزرێنێت. حیزبی کۆمونیستی ئێران لە پێناو گەیشتن بە ئەو پەڕی ئامانجەکانی و بۆ دەستەبردکردنی سەرجەم ئازادیە دموکراتیکەکان لەوانە یەکسانی نێوان ژن و پیاو، جیایی دین لە دەوڵەت، مافی چارەی خۆنووسین بۆ نەتەوەستەم لێکراوەکان، هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان، دابینکردنی بیمەی کۆمەڵایەتی بۆ سەرجەم هاوڵاتیان و هیتر خەبات دەکات. هەموو مێژووی شۆڕشەکان سەلمێنەری ئەو ڕاستیان کە بەدی هاتنی ئەو ئامانجانە تەنیا بەهێزی هوشیاری، یەکگرتووی، ڕێکخراوبوون و حیزبی جەنگاوەری چینی کرێکار ممکن دەبێت. لەم پەیوەندیەدا بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینا پتر لە هەر کاتێک پێویستی هەبوونی ناوەندێکی ڕێبەرایەتی سەرتاسەری بە مەبەستی ئاراستەکردنی خەبات لە دژی کۆماری ئیسلامی و سەرمایەداری بەرجەستە کردوێتەوە. ئەم ناوەندە دەبێ حیزبێکی کۆمونیستی یان حیزبگەلێکی کۆمونیستی گرێدراو بن کە لەسەر بنەمای سۆسیالیزمی زانستی بە ڕۆژکراوەی سەدەی 21م ئەنتەرناسیۆنالیست، گەشبین، غەیرە سێکتاریست و خاوەن بەرنامە و سیاسەتێکی ڕوون بە مەبەستی ڕێخستنی خەباتی شۆڕشگێڕانەی کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی بێبەش و ستەمدیتوو لە پێناو ڕووخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی و دامەزراندنی سۆسیالیزم لە ئێراندا. ئێستا کۆماری ئیسلامی دوای 4 دەیە لە گێژاوی ناکۆکیەکانی خۆی و لە ژێر گورزی خەباتی جەماوەری و شۆڕشی ژینادا گەیشتووەتە لێواری هەڵدێر. زەمینەیەک ڕەخساوە کە حیزبی کۆمونیستی ئێران شان بە شانی کۆمونیستەکان، کرێکارانی وشیار، ژنانی ئازادی خواز، دادخوازانی بوێر و سەرجەم ئازادی خوازان لە ئاستی سەراسەریدا ئەرکی شۆڕشگێڕانی خۆی بەجێ بگەێنێت. پیرۆز بێت 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران.